گرنگترین کارگەمان لەدەستدا کارگەی ساحل بۆ شیرەمەنی و با بڵێن ساردەمەنی ئەم بابەتی ئاسکریم و ئەمانە کۆگاکە کۆگا و کارگەکەشی سوتاوە دوو کۆگای تر کەیشیان وەکو کۆگای ئەساس بەکاری هێناوە کۆگایەکی تر کە کۆگای کارگەی ئاوی سلێمانیە کۆگاکەیانە کارگەکەیان نییە بەداخۆ سوتاوە. زیانەکان بە چەنە خەڵێنرێ؟ زیانەکان ئەوەی کە ئێمە ئاوا بە سەدحی ئەیبینین 3 ملیۆن دۆلار زیاترە. چەند کۆگا سوتاوە؟ 3 کۆگا و کارگەیەک. باشە لە تەنیشتیشەوە کۆگایشی دیکە هەیە کەس بەشێکی سوتاوە ئەویان چییە؟ ئەوەیان وەکو کۆگای شیرەمەنی ئێرانیە بگا. بەڵێ باشە وەکوی کە سەرگەڵ بەگی شارستانیە کردبێت کە زیاتر زیانەکان بەردەوام ئەبێ یاخۆ کۆنتترۆل کراوە تا ئێستا کۆنتترۆل کراوە ئەوەی کە ئەسووتێ تازە کۆنتترۆل ناکرێ هەوڵێن چواردەورەکەی کە زیاتر نەڕوا بۆ چواردەورەکەی. باشە کاگەرام ئەم لەم جۆرە زیانانەیە لەم جۆرە بابەتانەیە هیچیان بۆ دەرنەچووە؟ کارگەی ساحل هیچ شتێکیان بۆ دەرناچێ باوەڕ ناکە.